رازەکەش ئەشرەکە ناوکەن کەبان ئێژت چۆن واژەکەی چۆن نتوانی غیرەتم هەرمایە هین ئەش بەڵام قاچ لە ژێرمانیە ناتوانم غیرەت ئیشم هەرماوە بۆ مناڵ بوومە هەر لە ئیشا دارزیامە حتا ئیساکە ئەمرم 12 ساڵ بێ هەر ئیشم کردا حتا ئیسا وڵڵی منەوەسانێ نە ڕاتبێکم هەیە نە هیچ نە خانیەکم هەیە ئیجارم و مناڵێکم هەیە هەر نەخۆشە ئەمری بۆ 20 ساڵە ڕوا 30 ساڵە ناتوانێت هیچ کتابە تێ بکە ئیجارم ڕاتبم نییە ینی موچەم نییە هیچ لە هیچ لایەکەوە ئەوەی لەونە حتا توانستم کەمەکەمە لە ئاسن ئیشمە کردبێ معاملەیە شتێ وایە ئەوەی چە ناتوانین بکەم بە قورئان ئەچمە کۆڵانەکان لە عینەکە داناوەزم ماتۆڕەکە ئەم سۆپانە ڕووماتی وای لێم کرد ئەی نابیرەتم هەیە بۆ ئیشی سەرژە دەرچوم ئەگە بێت و قاچوب دەستم دەستمە نایە بۆ عێراقە تەشەنوش گردێسی لە هیلایەکی گشتی هەمووی تر داواکاریم هەیە بەشکوی لە خێرخواز خانێکمان بۆ بکات یارمەتیەکمان بدات